بەڵێ خۆشەویستان قوربانیمان لە پێشە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردووە دەفەرمێ لە حەدیثێکی صحیح ئەبو داود هاتووە دەفەرمێ یا ئەیها الناس إن على كل أهل بيت في كل عام أضحية. أي خەڵکی ئاگادار بن، هەموو ماڵێک هەموو ساڵێک دەبێ قوربانیەک بکەن مادەم توانایان هەبێت. بۆ ماڵگۆڕین توانات هەیە، بۆ سیارە چاکردن و مەکینە چاکردن توانات هەیە، بۆ فەرمانەکانی خێزانت توانات هەیە، ئەی بۆ فەرمانەکانی خوا توانات نییە. خەڵکی وا هەیە بەشی 10 ساڵی تری هەیە دەستی تێ ناچێت قوربانیە بکە، چونکە خوا ڕەحمی لێ نەکردووە، چونکە خوا غەزەبی لێ کردووە، ئەو ماڵەی گرتووە بەری نادات. بەڵام دڵنیابە بۆ کوزاوە زۆر بەخۆشی دەیخۆن، بەخوا سیارەی پێگۆڕن، خانووی پێگۆڕن، قوڕەکەش بۆ تۆیە. کەواتە ئاگاداری خۆت بە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم على كل أهل بيت، بۆ هەموو ماڵێک، في كل عام، ئەوەی عربی بزانێت تێدەگا، لە هەموو ساڵێکدا ئەبێ قوربانیەک بکەی. ئەو کەسانەی نەیکەن پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ توانای قوربانی هەبوو و نەشی کرد، با نزیکی مزگەوتەکانمان نەکەوێت لە ڕۆژ نوێژی جەژندا، نێ بۆ نوێژی جەژن مادەم توانای هەیە و قوربانی ناکات. بۆیە هەندێک لە عولەما دەڵێن واجبە قوربانیکردن بۆ کەسێک توانای هەبێ، بەڵام کەسێک توانای نەبێ واجب نییە لەسەری، بەڵام خۆ ئاگادارە توانات هەیە توانات نییە. وەڵا خەڵکی وا دەبینن قوربانی دەکا ئەبێ دەوڵەمەندەکان و وەزع باشەکان شەرمەزار بن، فڵان کەس گۆشتیان بۆ دیێنیە ڕوبعێکی ئەوی نییە، ئەی تۆ بۆ لە خوا ناترسی، ئەی بۆ شەرم ناتگرێ کابە ڕوبعێکی تۆی نییە قوربانیەکە گۆشتەکەی بۆ تێنا شەرمەزار بە، هەتا چوارەم ڕۆژی جەژن بۆ تێی بیکی. ئەگەر ڕۆژی یەکەم و دووەمیش بڕیارە نەداوە کە ئەو فەقیرەت بینی گۆشتی بۆ تێنا شەرمەزار بە، بڵێ من بۆ نەیکەم خوا لای خوا خۆم ڕوو ڕەش بکەم. واتیە نەگەین ئێمە وا تێگەشتوینە وەڵا قوربانیکردن وەکو حەج وایە یەک جار بیکە تەواو، ئەمە زۆر غەڵەتە. ئەو پێغەمبەری خوا دەفەرمێ ئەڵسەن فی كل عام، هەموو ساڵێک. ئەمە حەج نییە، قوربانی جیاواز دەگا حەجە. بەخوا کاتی خۆی لە ساڵی هەفتاکان ناکردم، هەشتاکان ناکردم، بۆ تۆ حەجت کردووە یا قوربانیت کردووە لێت تێک چووە، کێشەکە ئەوەی لێمان تێک چووە. حەج و قوربانیمان وەک یەک سیر کردووە. حەج یەک جار واجبە لەسەرت، بەڵام قوربانی هەموو ساڵێ دەبێ بیکەی ئەگە توانات هەبێت. بۆیە ئینشاءڵڵا بە ئاگاداری خۆمان بین، لە خوا بترسین، شتێک بۆ قەبر و قیامەتی خۆمان بکەین. بەخوا چەند کەسەیە پارەکە لە جومعەکانە دانیشتون خوا لێیان خۆش بێ، ئێستا لە ژێر خۆڵان، بەتەمای مردنیش نەبوون، لە ئێمە لەش ساختر و جوانتر و چاکتر.